بەڵێ دیارە بە دیاریکراوی وەزارەتی کشتتوکاڵی عراق 23 مادە یاخود 23 لە جۆر سەوزە و میوەی قەدەغە کردووە کە پێشتر ئەمەی بە بازگەکان وتووە وەسەرجەم ئەو بەرەبوومە دەرەکیانەی کە دێنەوە عراق بە تایبەت کە لە شارەکانی هەرێمی کوردستانەوە دێنە عراق لە بازگەکانی کەرکوک ڕێگریان لێکرێت جیاواز لەوەی کە ڕێگریان لێکرێت بەرهەمەکانیان بێتە ناو کەرکوک لە بازگەکان ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانەی کە باریان پێ یاخود ئەو سەوزە و میوەیان پێ لە بازگەکان لیان وەرەگیرێتەوە دواتر هەر لەبەر چاوی خۆیان بارەکانیان پێ فڕێ ئەدرێت ئەوەی جێی سەرنجە بە دیاریکراوی بۆ ئەمان فڕێدانی بارەکانیان لە بازگەکان و پانکردنەوەی بە شۆفڵ کە لەلایەن بازگەکان و بە دیاریکراوی لە هەردوو بازگەی چیمەن و شوان کە لە ناحەی تەقتەق و لە سلێمانیەوە دێنە کەرکووکەوە کە دەستنە شارەکانی تری عراقیش باران دەچێت تەنانەت پارەی داگرتنی ئەو بارە لە خاوەنی شۆفێرەکە وەردەگرن ئەمە وای کردووە کە ناڕەزایەتی بەگشتی ئەم سەوزە فرۆشان ئەوان ئەوانەی کە لە بازاری سەوزە فرۆشەکانی کەرکووک ئەلوەکەی پێ ئەڵێن لێ بکەوێتەوە ئەوان ئەڵێن کە ئێمە بڕێکی زۆرمان بە موادانە داوای خۆت بەو سەوزە و میوە داوە کە ئەهێنینە کەرکووک کە ناهێڵن داخلی کەرکووکی کەن بۆچی لێمان وەرەگرنەوە و لەبەر چاوی خۆمان فڕێدەن من بۆ زانیاری زیاتر یەکێک لە خاوەن کۆگاکانی سەوزە و میوەم لەگەڵا لە کەرکووک کاگارە سڵاوت لێبێ بە دیاریکراوی ئەگەر بۆم باز بکەیت کێشەکان چین و بۆچی لە بازگەکان مەوادەکان لێتان وەرەگرێتەوە لەبەر چاوی خۆتان پانی یەکەنەوە حکوومەتی عێراق بە بۆنەی کە ئەمە زەرعی عێراقی نییە موادی ئێرانین بە هەموو شێوازێ مەمنوعە کە داخلی شارەکانی کەرکووک و جنوبی عێراق بێ بۆ هۆیەوە هەر مادەیەکی کە 23 مادەیە خۆی لە سەرەکی تەماتە و خەیار و بەنجانە بیبەرە کولەگەی ئەمانەکەوە زەرعی ئێرانیە بەو شێوەی کەوان باسیەکەن ئەمانە هاوردە مەمنوعە بە هەموو شێوازێک ئەمانە نابێت داخلی شارەکانی جنوب و کەرکووک بکرێت هەر کاتێک سیارەی لەمانێ بێتە ژیرۆ بێگومان دەستی بەسەراگیرێ سیر و سەرمەرە لەوەشە یعنی کە شتێکە مەمنوع بێ ئای بۆ لە حدود مەمنوعی ناکەن بۆچی لە سەیتەرەکان مەمنوعەکەن باشە ئێمە گومرگمان هەیە ئێمە لزنامنیەمان هەیە کەوا سەرپەرشتیم ئیشەیە کاکەوە ئەو شتانی مەمنوع بۆچی لێوە مەمنوع ناکەن کاتێکە مەمنوعشی ناکەن کە دێتە ژیرۆ دەلێ گەڕن با بێتە ژیرۆ ئێمە سیارەوەمان هەیە باری وامان هەیە بایی 3 ملیۆن 4 ملیۆن کە دێ لە سەیتەرە دەستی بەسەرا بگیرێ بەڕاستی کاکسۆران بەدەستی خۆت ئەبێت بەدەستی خۆت ئەبێ فڕی دێتە ناو چەمەوە فڕی دێ لەبان ئەوەشەوە شۆپڵەکە دێت پانیە کاتەوە و مادانە و پارەی شۆفڵەکەشە بێ بدەی کاگاراز بۆ پرسیار لێ بکەم لەوێ کرێکاریان داناوە هەم دەبێت پارەی کرێکارەکە بدەی هەم پارەی و شۆفڵەش بدەیت بێگومان سێ لەوەیە لەگەڵ ئەوەی ماڵەکەت ئەڕوات سیارەکەشت حجز دەکرێت پارەی کرێکارەکەش ئەدەی و پارەی ئەو شۆفڵەش ئەدەی کەوا تەختی ئەکات ئەمە یەک دووەمش نرخەکان بەڕاستی زۆر گران بوونە خۆت ئاگاداری پێشترش هاتوونە بۆ لام ینی سارەکانی خەیاڵیە کێشەی سار زۆر مشکلەیە تەماتەیە بە 200 دینارە لێرە بێتە 500 دینار لێرە کە لە کەرکووک ئەڕوا بۆ سامەڕە و تکریت و شارەکانی ترێ بێتە 800 و 900 و دەنگوی ئەو هەیە لە سامەڕە کیلۆی تەماتە بە 1000 ڕوبعێکە یعنی لە شوێنی خۆی بە 200 نارەگاتە بۆ سامەڕە بە 1000 ڕوبع کەواتە ئەمە هەمووی مەساڕیفە حکوومەتی عێراق دەبێت ئاگەی لەم خەڵکە هەژارە بێ باین دوو بەیانیەوە مانگی ڕەمەزانە سێشەمەی داهاتوو مانگی ڕەمەزانە زۆر شت مەمنوع کراوە خەڵک ناتوانێت بەڕاستی بەم حاڵە بژێ بەم بێ ئیشی و بەم بێ پارەی و بێم بە موچەی و بەم بێ بازاڕی و یعنی خەڵک بەڕاستی بێزار بۆ بێزار زۆر لە گەنجان یعنی تەمەنەی ئەوەکەن ڕۆژە لە ڕۆژان هەژنەوەرەقەی خڕۆکەن بەس بای ئەوە بکە سەفەری لە کوردستانیان لە عێراق دەربچن و بەرەو بە دیاریکراوی زیانەکانی ئێوە چین کە تۆ لێرە کۆگات هەیە ئەم بەرهەمانە ئافرۆشی زیانەکان بۆ ئێوە بە دیاریکراوی گەر بۆم باسکی زیانێک بەر ئێوە کەوتووە زیان ئەوەیە کاتێکە سارێکت ئەگیرێت لە سەیتەران بارەکەت ئەڕوات لەبان بارەکە غەرامی ئەوەشت ئەەکەن کە جاریکە ئەویشە دووبارە نەکەیتەوە تەوانەوە زیانەکانە زیانەکان ئەو هەرەوەیەکەوە بارەکە دەستی بەسەرا بگیرێ ئەگە شتەشی بگاتە ناو شاری کەرکووک بە تاکید بە دووقات و سێقاتش ئەیفرۆشیتەوە دەست خۆش بەڵێ دیارە حکوومەتی عراق لە شارەکانی ناوەڕاست و عراق بە دیاریکراوی ئەو شارانەی کە هاو سنووری ناخۆڵن دەواازەی سنووری لەگەڵ وڵاتی ئێرانە هەیە خۆی لەو ڕێگایەوە سنوورەکانی داخستۆ ناهێڵەتیت بەژەمێکی ئێرانی یاخود دەرەکی بێتە کەرکووک بەڵام ئەوەی ئەمان کە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و فەرمانگەی کشتتوکاڵی کەرکووکیش باسی لێوە کات حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بێگەڕانەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵی عراق بەرهەمی سەوزە و میوە ڕەوانەی کەرکووکە کات ئەمە ژوای کردووە بۆ ئەوەی کە حکوومەتی عراق وەزارەتی کشتتوکاڵ گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدات و بەرهەمی ناوخۆی لە بازارەکان ساغ بکاتەوە بە ئەم بڕیاری لێکەوتەوە بەڵام ئەم بڕیارە بووەتە هۆی گرانبوونی سەوزە و میوە لە بازارەکان و خەڵکێکی زۆرک و کاسبکارش زەرەری گەورەیان بەرکەوتووە بەڵێ سۆران سپاس بۆ خستە ڕۆی تەواوی زانیاریەکان.